بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سرەتا بەخێراتنی کەناڵی پەیام ئەەکەم بۆ ئەم بەسەرکردنەوەی خۆی پەروەردگار سەرکەوتوتانکە. من ناوم نازم عەبدوڵڵا محەممەدە، ساڵی 1970 لە گوندی حەسەن کەنۆشی سەر بە ناحیەی سەنگاو لەدایک بووم. ساڵی 1970 هاتوونەتە سلێمانی لە گەڕێکی شێخ عەباس لەوێ نیشتەجێ بووین، تا ئێستاش لەوێ نیشتەجێین. لە قۆناغی سەرەتاییم هەر لە گەڕێکی شێخ عەباس تاوا کردووە تا شەشی سەرەتایی. لە قۆناغی متەوەستەیشم ناوەندی لە متەوەستەی خەبات تاوا کردووە. قۆناغی ئامادەیشم لە ئامادەی سلێمانی کوڕان تاوا کردووە. پاشان بە پشتیوانی خۆی پەروەردگار کۆلێژی ئەندازیاری بەشی کارەبا لە زانکۆی سەلاحەدین لێوە وەرگیراوم و ساڵی 2000 کۆتاییشم بە خوێندنی زانکۆ هێنا و وەکو ئەندازیارێک کۆتاییم بە ژیانی خوێندنی خۆم هێنا. ساڵی 2001 وەکو فەرمانبەرێک دامەزرام لە وەزارەتی ئاوادانکردنەوە بە ڕێوەبەراتی ڕێگاوبانی سلێمانی. ئێستش لە هەر لە وەزارەتی ئاوادانکردنەوە، بەڵام بەڕێوەبەراتیەکەمان گۆڕاوە بۆ بەڕێوەبەراتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی سلێمانی. لەوێ لەسەر کاری خۆم بەردەوامم. کارگێکی قیرمان هەیە، لەو کارگە قیرە وەکو بەرپرسی کارگەکە لەوێ من داوام ئەەکەم و ئیش و کاری خۆمان لەوێ جێبەجێ ئەەکەین. ئێستا من خێزاندارم، خاوەنی 4 کچم، خۆی پەروەردگار تەمەن درێژیان کات لەسەر خێر ئینشاءڵڵا. ئەخیر منداڵیشمان لە مانگی 2 خۆی پەروەردگار پێی بەخشین. خۆم لە دەستگای نووری حیکمە لەوێ هەم مامۆستام، خێزانیشم الحەمدوللا لەوێ وەکو مامۆستا دەرس ئەخوێن، وەکو قوتابیش هەر بەردەوامە لەوێ. منداڵەکانیشم کچە گەورەکەم تەمەنی 12 ساڵە، ئەویش هەر لەوێ قوتابیە و ئێستا لە خوێندنی قیرائەتە لە جوزئی 15ە، الحەمدوللا باش ڕۆشتۆ لەگەڵیا. کچە ناوەنجەکەیشم قۆناغی 2 خوێندنە، ئەوە لە وەکو حیکمە وەرناگیرێت، لەبەرەوەی ئەو تەمەنە بۆ حیکمە وەرناگیرێت، بەڵام ئێمە خۆمان لە ماڵەوە هەر خەریکین. کچە بچووکەکەشم تەمەنی 6 ساڵە، وەکوتم مناڵی ئەخیریشمان لە مانگی 2 خۆی پەروەردگار پێی بەخشین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن أحسنتم أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها. لە تەمەنی 10 ساڵیمەوە هەر لە مزگەوتی گەڕێکی خۆمان، مزگەوتی شێخ عەباس، لەوێەوە وەکو مناڵێک لە مناڵەکانی گەڕێکی شێخ عەباس هاتوچێ مزگەوتمان کردووە و لەوێش دەستمان کردووە بە خوێندنی قورئانی پیرۆز. سەرەتا ئێمە بەڕەحمەت بێ مامۆستا محەممەد سەنگاوی یەکەم جار مامۆستامان بوو، لای ئەو دەستمان کردووە بە دەرس خوێندن و قورئان خوێندن. مامۆستای تریشمان هەبوو، مامۆستا ئەوانی کە جارێک هەر قورئانیان پێوتوین، مامۆستا قادری ئێستا لە تەمەنامە، مامۆستا سامان ئێستا لە تەمەناماوە الحەمدوللا. بەڵام زیاتر کاریگەری زیاترمان لەسەر مامۆستا محەممەد سەنگاوی کاریگەری زیاتر هەبوو لەسەرمان. هەر لە ساڵی 87 بۆ پێما بێ، هەر لە مزگەوتی شێخ عەباسی خۆمان ئاهەنگێکی مەولود کرا، ئەو کاتە ئێمە تیپی سرودیشمان هەبوو، لەوێ بە سرودێکیش من بەشداریم کرد، 1-2 قوتابی تریشمان هەر عینیشت بە سرود بەشداریان کرد. ئێمە لەو کاتەوە دەستمان کرد بە قورئان خوێندن. لە مزگەوتەکە هەر بەردەوام بووین هەتا ساڵی 92. ساڵی 92 دابڕانێکم هەبوو لە مزگەوت، ئەویش بە حکومی ئەو ڕاکردن و کۆڕی و ئەوانی کە چونە لە شوێنی خۆمان هەڵکەنراون و چوون بۆ ئێمە تا 5 ڕۆژین. لە 5 ماوەیەکی تر دابڕام لە مزگەوت.
بەڵام دوای ماوەیەکیش کاک ئەحمەدی مالی هەبوو بە ڕەحمەت بێخوای گەورە بە شەوید قبوڵیکە دراوسێمان بوو دیوارمان بە دیواری یەکەوە بوو کاریگەری ئەو بوو کە دیسان جاری تیش هاتمەوە مزگەوت و گەڕامەوە بۆ ناو مزگەوت ئیتر لەو کاتەوە الحەمدالله لە مزگەوت دانەبڕاوم هەر لە مناڵیەوە من لەگەڵ خوێندنی قورئانەکە کەم کەم قورئانیشمان هەر لەبەر کردووە چونکە مامۆستا محەممەد سەنگاوی بە ڕەحمەت بێ زۆر تەشجیعی ئەکردین لەسەرەوەی کە ئێمە هەم لە قورئان و هەم لە لەبەرکردنیش چونکە مامۆستا محەممەد خۆی لە مزگەوتەکە ئەو کاتە خۆی لە جامعەی لە بەغداد ئەخوێند نازانم پێم وابێت لە ماحەد بوو ماحەدی ئیمامی عەظەم و شتێکی وا بوو بۆ ماحەدی خیتابە ئەخوێند خۆی لە مزگەوتەکە خەریکی قورئان لەبەرکردن بوو ئیتر ئێمەش کاریگەری ئەوم هەبوو لە سەرمان کەم کەم قورئانی کە ئەمانتوانی قورئان لەبەر ئەکەین لەو کاتەیە پاشان ئێمە خولی ڕێکخراوی ژیار خولێکی کردەوە خولێکی درێژخایەن و وەزانستە شەرعیەکان لەو خولەدا کۆمەڵێک وانی تەخوێنرا لەیەکێک لەوانەکان وانی تەجوید بوو کە دکتۆر هیوا عەزیز وانی تەجویدەکەی ئەوتەوە لە ئەسنای تەجویدەکە تەشجیعی کردین لەسەرەوەی کە ئێمە چۆن بتوانین قورئان بەڕاستی و دروستی بخوێنەوە ئەڵبەت ئێمە کە لە پێشتر لە منداڵی کە قورئانمان ئەخوێند لەوەچی ئەو مەخارج و صیفات و ئەحکامی تەجویدانەمان بە تەواوەتی نەزانی بێ قورئانمان ئەخوێند بەڵام نەمان ئەتوانی تەجوید بە تەواوەتی لە قورئانە تەطبیق بکەین بەڵام لەم خولەی ڕێکخراوی ژیار دکتۆر هیوا ئاشنای کردین بە تەجویدێکی کامل تەجویدێکی تەواو ئاشنای کردین بەوە لە دوای خولەکە لە دوای ئەوەی کە خولەکەمان تەواو بوو من پەیوەندیم کرد بە دەستگای نوری حیکمە هەر دکتۆر هیوا تەرجیعی کردین لەسەروی کە بچین لە دەستگای نوری حیکمە لەوێ لەگەڵ قورئان خوێندن بەردەوام بین بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز یەکەمین شت کە ضرورە ئینسان کاتە ئەوێ بزانێت چ کاتێک کە بۆ ئەو گونجاوە تەمان هەر کەسە و کاتێکی خۆی هەیە منێکێک لەو کاتانی کە بۆ من زۆر ئەمتوانی قورئانی تیا لەبەرکەم بریتی بوو لە دوای نوێژی بەیانیان لە دوای نوێژی بەیانیان من کات باشترین کات بوو بۆ من کە بتوانم قورئانی تیادا لەبەرکەم و لە بیریشما بمێنێتەوە مانەوەی قورئانیش بۆیە کە تۆ بتوانی بەردەوام بیخوێنی ئیتر بەڕێگاوە بێ لە نوێژا بێ لە سەفەرا بێ لە سایقەت لە هەر شتێکا بێ لە هەر کاتێکا بێ کە تۆ بتوانی بۆی کە قورئانی کە لەبەری کردووە بتوانی بیهێڵیتەوە لە زیکری زیینی خۆتا ئێستا من 5 جوزە قورئانم لەبەرە بەڵام هەر بەردەوامیش کەم تا زۆر هەر خەریکم لەبەریکەم بۆ ئەوی کەوا بتوانم لەگەڵ قورئانە ژیانی خۆم ڕابێنم کاتی بەیانیان لەبەروی ئینسانی مێشکی سافە کە کاتێک لە خەو هەڵئەستی ئەگەر بتوانی نوێژی بەیانیانیش بە جەماعەت بکەی ئەوە بەڕاستی کاریگەری زیاتر هەیە ئینسان مێشکی سافە لەو کاتە ئەتوانێت پێم وابێت زۆربەی زۆری کەس وایە یعنی لە کاتی بەیانیانە إن قرآن الفجر كان مشهودا لەبەر ئەوە یعنی من بۆیە کاتی بەیانیان هەڵەبژێرم کاتێک کە جەوێکی صافی هەیە هەم ئینسانیش خۆی لە دەرونیەنیش دەرونێکی صافی هەیە مێشکێکی صافی هەیە توانێت لەبەرکردنەکەی باشتر عسى ربكم أن يرحمكم وإن عدتم عدنا وجعلنا جهنم للكافرين حصيرا سپاس بۆ خوای پەروەردگار لەو کاتەوەی کە من هەر لە منداڵی شوێ خەریکی قورئان بەڵام لە دوای ئەوکە لە دەستگای نوری حیکمە خەریکی قورئان خوێندن بووم ماڵ و منداڵەکەم یعنی سوودمەندی سەرەکی بوون لەمەی کە من توانیمە جێبەجێکەم و لەسەر ئەوانیش تەطبیقی کەم ئەلبەت خزم و کەسوکارەکەشم کاروگەریمان هەبوو لەسەر خزم و کەسوکارەکەشم لەسەر برا و خوشک و خوشکەزا و ئەمانیش توانیمانەکەوە لەگەڵ قورئانە خۆمان ڕابێنین و لەگەڵ قورئانە هاودەم بیر بۆ خۆمان لە دەستگای نوری حیکمە کە کاتێک بووم بە مامۆستا لەوێ توانیم ببم بە هاودەمی قورئان هاودەمێکی تەواوی قورئان یعنی وەکو پێشتر نە من پێشتر ڕۆژانە کە کاتێک خۆم ئەڕۆشتم بە ڕێگا یان سیارەم لێ ئەخوڕیان شتێکم کرد زۆربەی کات لەبەر خۆمەوە سرودم ئەوت ینی زۆربەی سرودەکانم هەمووی لەبەرە لەبەر هەر لە مناڵی خۆشم حەزم لێ بۆ لە سرودەوە شتانە بەڵام لە دوای کە لە دەستگای نوری حیکمە لێ بەردەوام بووم الحەمدوللا ئێستا سرودەکانم یعنی ئەڵێم بڵێم لە 100 تا 2 ئەگەر سرود بڵێم باقیەکەی تری خەریکی قورئان خوێندم یعنی بەدەمڕێوە ئەڕۆم قورئان ئەخوێنم سیارە لێ ئەخڕم یعنی قورئان ئەخوێنم هەم وەکو سوود وەرگرتن لە کاتەکان هەم وەکو ئەویش کە کاتێک کەسێک بوو بە هاودەمی قورئان ئەو کاتە شتەکانی تر بەلاوە ئەنێ یعنی خەڵکانێکن کە کاتێک مەشغوڵی قورئان نابێ بەشتی تر خۆی مەشغوڵەکە مەسەڵەن بە قسەکردنەوە بە دەمەتەقیەوە
بە سرود وتنەوە بە گۆرانی وتنەوە ئەو شتانەوە بەڵام من وەکو عەرزم کردی بۆیە کە کاتێک من بیدات خەریکی سرود و شتم زۆر ئەوت بەڵام کە کاتێک بووم بە هاودەمی قورئان سرودەکانم هەمووی بەلاوەنا ناڵم گوێی لێ ناگرن گوێی لێ ئەگرم بەڵام زۆر بەدەگمەن ئەوەندی کە گوێ بە ئیحتیمام بە قورئانەکە ئەدەم ئیحتیمام بە سرود و ئەو شتانە نادەم. كارديلان لا براسيا صو حفتاو سه فن أعوذ بالله من الشيطان الرجيم إن هذا إلا خلق الأولين وما نحن بمعذبين بمعذبين كامل بغيره وما نحن بمعذبين فكذبوه فأهلكناهم إن في ذلك لآية وما كان أكثرهم مؤمنين أو نوناني أخير نونكاني أخير وتمن بعد جوان درجة مؤمنين أو نوني أخير أبي جوان درجة أقل أبي مؤمنين يكتوز زمانك أقل لزمانك به ببني منك كيا بله وإن ربك لهو العزيز الرحيم كذبت ثمود المرسلين إذ قال لهم أخوهم صالح ألا تتقون إني لكم رسول أمين مانجي هشت بونو بالضبط لا يعدمني ل 2015 هاتم لدزگاین و حکمت لیو خواهم ناو نووس کرد بۆ ئەوی کا بتوانم لێرە منیش قورئان بخوێنم ناویان نووسیم و پاش ماوەیەک وتیان دوای جوابتان لێ گەڕینەوە بۆی کە کەی ئەتوانی لای مامۆستایەک قورئان بخوێنی پاش ماوەیەک تەلەفۆنیان بۆ کردمەوە ئاگاداریان کردم وتیان مامۆستامان بۆ دابین کردویت وەرە بۆ قورئان خوێندن کە منیش چووم مامۆستایەکیان بۆ دابین کردمم ئەوی شەر مامۆستا ئومێد مهندس بوو أو شر خريجي هندسي جامعة سليماني بو عفوا أو جامعة صلاح الدين أبو لا أو دستم كرب قرآن خوندن جزء عمم لا أو طاوقت سپاس بخوال بروي كمن هلا من داليش وخريج قرآن خوندن بوم لا ما مصياني تر أستم زور باش بو جزء عما امتحاني عن كردم لدوي امتحان كار كان أخوي لراوة كوري كان جزء عما أخوان ريت امتحان أكلي وجزء تباركش أخوان ريت امتحان أكلي پاشان ئەچێتە ختم بەڵام سپاس بۆ خوا لەبەرەوەی ئاستم باش بوو جوزی عەمەم خوێند و لەوەیەک سەر مامۆستاکان وتیان ئەتوانی بچیتە ختم منیش دەستم کرد بە ختم لە بەریواەتی حەفس عن عاصم لە لای مامۆستا ئیسماعیل مەحموود خوا زایباتەوەغا لە 1/5/2018 ئیجازەی ریواەتی حەفس عن عاصمم وەرگرت و ئەو ریواەتم تەواو کرد ریواەتی شوعبەش هەندێکمان لێ خوێند بەڵام تاوام نەکردو ڕاستیەکەی لەگەڵ مامۆستا ئیسماعیل مەحموودا تاوامان کردووە ئیتر لەو بەروارەوە منیش لە دەستگای نووری حیکمە وەکو مامۆستا توانیمە دەرس بە قوتابیان بڵێم و الحەمدوللا ئەم ساڵیش نۆبەرەی قوتابیەکانم ئیجازەی ریوایەت حەفس عن عاسمیان وەرگرت سوپاس بەخوای پەروەردگار دەستگای نووری حیکمە ئەڵبەت تایبەتە بە قورئان خوێن تایبەتە بە فێربوونی قورئان و ڕێساکانی قورئان و تەجوید و جوان خوێندنەوەی قورئان بەڵام لەگەڵ ئەمەشە لایانی پەروەردەی قوتابیەکانی ئیهمال نەکردووە لایانی مەسەلەن فێرکردنی قوتابیەکان لە بابەتی زانستی شەرعی خولی زانستی شەرعی بەردەوامی هەیە خولی ئێستا حالیان خولی سەلاح الدینی هەیە بۆ کچانیش بە هەمان شێوە خولی تری هەیە کۆڕ و سیمینار و ئەو شتانەش هەیە بابەتی تەرفیهی هەیە سەردان و مەسەلەن گەشتکردن و ئەم شتانەشی هەیە تەنها بە قورئانەکەوە نەوەستا بەڵام بابەتی سەرەکی لە دەستگای نووری حیکمە بریتە لە فێربوونی قورئان و جوان خوێندنەوەی ئەلبەت دەستگای نووری حیکمە وەکو وتم کەوا قورئان و زانستی تەجوید و بابەتەکانی تریش ئەخوێنرێ ئەو کەسەی کە پەیوەست بێ بە قورئانەوە پێم وابێ کاریگەریەکی زۆر لەسەر ژیانی دروست ئەکا
ئەم کاریگەریش یعنی کەسێک وابزانێ بە مدەیەکی کەم دروست نابێ بە مەسەلەن مانگێک دوو مانگ ساڵێک یعنی ئەبێ بەردەوام بێ لەگەڵ قورئانە ئەو کەسە ئەبێ بەردەوام بێ لەگەڵ قورئانە ئەمجا ئەتوانێت کاریگەری لەسەر ژیانی دروستکە. من وە نمونەی ژیانی خۆم باس ئەەکەم کە من الحەمدولایە ئێستا خۆم خێزانم منداڵەکانم من کچەکەم تەمەنی 6 ساڵە تەمەنی 6 ساڵێشتە نەچۆتە مەکتەب قورئانێک ئەخوێنێەوە الحەمدوللا یعنی کە مەقتەعێکی کەمیم لە فەیسبوک لە دابەزان یعنی مامۆستایەک بنووسی بۆ مەخرەجی ئەوەندە جوانە چەندەها کەسی هەیە تەمەنی زۆر لەوە گەورە دیشە مەخرەجی ئەوەندە جوان نییە ئەمە فەزلی خوا یەکەم پاشان ئێمە خۆشمان چکە لێرە مامۆستایان ڕێساکان ئەزانین منداڵەکانمان الحەمدوللا منداڵە بچووکەکەم هەر سێ منداڵەکەم کە منداڵە بچووکەکەم ناوەی کە تازە لە دایک بۆ بەڵام سیانەکەی ترم الحەمدوللا قورئانێکی زۆر باش ئەزانن بە تەجویدەوە بە مەخاریجەوە ئەو شتانە زۆر باشن الحەمدوللا لە قورئان خوێندنا و توانیمە کاریگەریش لەسەر چواردەوەرەکە مەسەن لەسەر خزمەکانی خۆشم ئەوەندەی کە من خۆم هەستم کردووە لە ناو ماڵی خۆمە یعنی هەستم بە ئارامی کردووە هەستم بەوە کردووە کە ئەم قورئانە دەوری هەبووە لە ژیانی خۆمە لە ژیانی خێزانمە لە ژیانی مناڵەکانمە هەر کاتێکە قورئان ئەخوێنینەوە هەست بە ئارامی زیاتر ئەکەین بۆ خۆمان هەر کەس هاوڕێ بە لەگەڵ قورئانە پەشیمان نابێ یعنی یەکێک لەو شتانی کە ئینسان لە هەر شوێنێکی تر بێ لەوانەیە پاش ماوەیەک پەشیمان بێ بدێک ژیانی بەزای ئەڕوا بە هەدەر ئەڕوا ژیانی بەڵام ئەو کەسێک کە لەگەڵ قورئانە هاودەم بێ هیچ کاتێک پەشیمان نابێ حتا تەنانەت ئەگەر ماوەیەکی زۆریش دوورکەوێتەوە لە قورئان هەر پەشیمان نیە لە ژیان لەو ئیشەیەکە کردوێتی پەشیمان نیە لە قورئان خوێندنی کە کردوێتی پاشان ئەگەر بە هەر هۆکارێک کە دوورکەوێتەوە لە قورئان بەڵام دوای ماوەیەکە خۆی دێتەوە سەر ڕێچکەی قورئانەکە و لەسەر قورئان بەردەوام بێ. بسم الله الرحمن الرحيم. لا برا 566 كوتاي سورة القلم لسا وصل يقيبا سورة الحاقة وسورة الحاقة مع موقعيت. أعوذ بالله من الشيطان الرجيم وما هو إلا ذكر للعالمين بسم الله الرحمن الرحيم الحاقة وما هو إلا ذكر للعالمين بسم الله الرحمن الرحيم الحاقة وما هو إلا ذكر للعالمين بسم الله الرحمن الرحيم الحاقة باشا برسالك بوتي نمانود بسم الله الرحمن الرحيم الحاقة أو همزة وصلة مامۆستا لە کاتێک گەیاندنە ئەو هەمزەیە ناخوێنرێتەوە لە سەرەتا گەر لەو شێوە دەست پێ بکەی ئەخوێنێتەوە بەس لە گەیاندنە ئەو هەمزەیە پێی ئەوتری هەمزەی وەصڵ ناخوێنرێتەوە. ما الحاقة وما أدراك ما الحاقة كذبت ثمود وعاد بالقارعة بارك رواقات لبيتي تابي همسيه كذبت ثمود وعاد بالقارعة فأما ثمود فأهلكوا بالطاغية وأما عاد فأهلكوا بريح صرصر عاتية تنوينك كجشتو بعين بينيه بيتي نون بينيه قالت صفتي بينيه وأما عاد فأهلكوا بريح صرصر عاتية سخرها عليهم 7 ليال و8 أيام حسوما فترى القوم فيها صرعى كأنهم أعجاز نخل خاوية فهل ترى لهم من باقية باقية حالة الرداوة حاڵەتی نونی ساکین گەشتۆ بە پیتی بە حاڵەتی ئیقلاب ڕۆدەمەوەسە. وجاء فرعون ومن قبله والمؤتفكات بالخاطئة
فعصوا رسول ربهم فأخذهم أخذة رابية. فأخذهم بيت خاء صفتك أو استعلاء موسى برسترين استعلاء هي كبيتي خاص فتحه هي زور ماشلو بالك روايته. فعصوا رسول ربهم فأخذهم أخذة رابية. إنا لما طغى الماء حملناكم في الجارية لنجعلها لكم تذكرة وتعيها أذن واعية. فإذا نفخ في الصور نفخة واحدة. فإذا نفخ في الصور نفخة واحدة وحملت الأرض والجبال فدكتا دكة واحدة فيومئذ وقعت الواقعة وانشقت السماء فهي يومئذ واهية. بسالك لدواي واو دس بكي اگر بو اختبار بلين واو مالي او آتا بتشي دس بكي هي يكموشا وانشقت واو كنلي قصدي إن ما صبا أو با همزة وصلة طبعا بيتي سيهمي فتحي هي أجر فتحه وكسره بو إما همزة وصلة كبا كسره دس بيا كان علين شيء علين انشقت السماء. والملك على أرجائها ويحمل عرش ربك فوقهم يومئذ ثمانية. يومئذ تعرضون لا تخفى منكم خافية. فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابيه إني ظننت أني ملاق حسابيه. هاؤم اقرءوا كتابيه ماذا جلس بله أو مدى جائزة منفصلة ما وصلتك ها جواز لقلبي أنا يعني جاي كيتو شيء درسه. بله أموجي مثلا معناه هي بتنيا يا ها بيكو هؤلاء مدي منفصلة ونيا هؤلاء مدي منفصلة باشا يا أيها الذين مدي منفصلة بس هؤلاء لدى تأكيد مدي منفصلة يا متصلة. مدي متصلة عفوا مدي متصلة. إني ظننت أني ملاق حسابيه فهو في عيشة راضية في جنة عالية قطوفها دانية كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية. وأما من أوتي كتابه بشماله فيقول في الأيام الخالية ولا أعجت لها أكبت كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية. وأما من أوتي كتابه بشماله فيقول يا ليتني لم أوت كتابيه ولم أدر ما حسابيه يا ليتها كانت القاضية ما أغنى عني ماليه هلك عني سلطانيه.